ژن و مێردێک هاتن بۆ لام تۆزێ پرسیاریان لێ کردم وتیان ئاڵتون بەرزە نزمە وتم بە سعر بەرزەوەمانە وتی ئەو ئەڵقەیەم چەنەکات ئەڵقەیەکی بەدەستەوە بوو منیش بۆم کێشە و ژنەکەی لە دواوە هەر ئاوای کرد ژنۆقی لێگرت منیش هەستم پێ کرد کە ئەو نییە پێی ناخۆشە بۆم حساب کرد وتم ئەمە بایی $150 شتێکی وا بوو وتم بایی $150 سەیریکی کردومانە و هەروایە کرد و چرپیانە هات دوای وتی کاکە تۆ هەڵیگرە منیش پێم وت چکە ئیترەوە فەزۆلیەک ئەبێت لەویە لەو مەرحەلەیە پێم وتم چییە مشکلەتان چییە وتی وەڵا هیچ نییە منیشتم چییە ئافرەتەکەش وتی وەڵایی ئەمە ئەڵقەی زەواجمانە من خۆم بۆم کڕیەوە حەزەکەم نەیفرۆشێەوە هەرەڵەی فرۆشم لەبەرەوەی پارەمان پێویستە منیشتم بۆچیتانە پارە وتی وەڵایی هیچمان نییە لە ماڵەوە ئیتر تەواو بێتاقەتی کردم یامەوە توانیم بە جۆرەی توانە بتوانم شتێک هاوکاری بکەم بەڵام زۆر ئینکار بوو ئەیود من پێویستیم پێ نییە لەبەرەوەی پیاوێکی مرد بوو بەڕاستی پێویستیم پێ نییە کاکە من سبێنێتەوە دەستمەی کڕم وتم تۆ ئەمە دەست ناکەوێتەوە تۆ بکەرەوە دەست بۆ جارێکی تر کە زانیت زۆر زەرور بوو ئینجا بیفرۆشە